کوردەواری لە هەموو لایەک پیرۆز بێت بەو هیوای ساڵی نوێ ساڵێک بێت پڕ بێ لە جوانی لە ئاشتی لە تەبایی لە یەکڕیزی بۆ گەلی کورد جەژنی نەورۆز ببێتە ئاوێنەی کامەرانی خۆشی و سەلامەتی سەرکەوتن بۆ ئێوە بۆ خۆشەویستان میوانە بەڕێزەکان بەخێر بێن سەر چاوان نەورۆزی کوردان لە هەموو لایەک پیرۆز بێت دەستپێکی بەرنامەکەمان لەگەڵ سرودی ئەی ڕەقیب ساتی ئەوەسین بۆ گیانی پاکی شەهیدان و شەهیدانی نەورۆز Emano
زۆر سپاستانەکەین. زۆر جوانە ئەمڕۆ سلێمانی، باکوور، باشوور، ڕۆژهەڵات، ڕۆژئاوا چەپکە گوڵەکەی دەسی بام جەلالە پێکهاتەکان بەشدارن لەگەڵمان. هەموو چین و توێژێک لێرەیە بەخێر بێن سەر چاومان. وتاری لیژنەی فستیڤاڵی نەورۆز بناری گۆیژە لەلایەن بەڕێز جەزای ساز پێشکەشەکرێ با بفەرمێت. ئامادەبوانی بەڕێز نەورۆز پەروەران بەخێر بێن بۆ بناری گۆیژەی سەرکەش، بۆ یەکەم ڕۆژی دەستپێکی بەهار لە شاری ئەدەب لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری سلێمانی، شارە جوانەکەی هەمیشە سەوز و هەمیشە بەهار. بەخێر بێن ئەمڕۆ لێرە هەمومان بەیەکەوە نەورۆزێکی زۆر جوان پێشکەشەکەین. دیارە ئەم ساڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی سپۆنسەری هەموو فستیڤاڵەکەی گرتوۆتە ئەستۆ کە هاوکات بەدەر لەوەی کە زیینوکردنەوەی کلتور و جەژنی نەتەوەی کووردە هەلی کارشی ڕەخسانە بۆ هەموو ئەو خاوەن پیشە دەستیانە و بۆ ئەو نمایشگایانە و بۆ فرۆشگایانە کە هەموو سپۆنسەری سەرۆکایەتی شارەوانیە لە پێناوی شاری سلێمانی و جەژنی نەورۆز دیاری جەژنی نەورۆزە. خۆشەویستانم ئەمڕۆ بە هاوکاری کۆمەڵی ڕێکخرا و گروپ، کۆمەڵی هونەری میلی کوردستان و چەندین گروپی کلتوری و هونەری کە لۆگۆکانیان لێرە هەیە، هەوڵەی نەورۆزێکی زۆر زۆر جوان پێشکەش بکەین بە ئامادەبوونی چەندین گروپی هەڵپەرچێ و موزیک و چەندین هونەرمەندی ناودار. هیوادارە میاوارێکی پڕ لە جوانی بێ. هەمووتان بەخێر بێن بۆ بناری گۆیژە. دووبارە بەناوی خۆمان و بەناوی لیژنەی فستیڤاڵەوە بەخێرهاتی هەموو میوانەکانەکەین. ئەو میوانانی کە لە دەرەوەی پارێزگای سلێمانی هاتوونەتە ئێرە لە کەرکووکەوە دڵی کوردستان لە هەولێرەوە. ئەمڕۆ شاری سلێمانی ئامێزی کردوتەوانێ بۆ هەموو ئەو میوانانەی کە هەمیشە شاری سلێمانی شاری پێکەوە ژیان بووە، شاری هەموو ئاینەکان بووە. لە نەورۆزیشدا بە هەموو چین و تۆش و ئاینەکانەوە ئێمە جەژنی نەورۆز پیرۆزەکەین. لە ئێستادا چالاکیەکانی فستیڤاڵی نەورۆز دەست پێەکە، سەرەتا لە مناڵە خنجیلانەکانەوە دەست پێەکەین. لە ئێستادا پرۆژەی پەروەردەیی یا قوتابیانی پرۆژەی پەروەردەیی خەونی مناڵان چالاکیەکمان پێشکەشەکەین. با فەرموون.
ڕۆژ لە ئاسۆی سوور شەوقەداتەوە ئەڵێ ئەم ساڵیش نەورۆز هاتەوە کەوی دڵداری و ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی پەری حەسرەتی دڵ ئەکاتەوە بانگی پەڕاوپڕ دەنگ ئەداتەوە لەسەر قەندیل و شاهۆ و نەکەرۆس ئەڵێ گەلی کورد جەژنتان پیرۆز. بەڵێ ئێستا پرۆژەی خەونی مناڵ قوتابیانی خەونی مناڵ چالاکی دووەمیان پێشکەشەکەین دووبارە ئەگەر بەردەمی ئەو سێجا چۆڵ بکەن سواسدانەکەین. لەو میوانە بەڕێزانەکەین کەمێک قەرەباڵەقی دەوری ستێجەکە کەم بکەنەوە سوپاسانەکەی. دووبارە جێ خۆیەتی کە ئێمە دەستخۆشی و پێزانینمان هەبێ بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە فیستیڤاڵی ئەم ساڵی گرتە ئەستۆ. لەمڕۆدا شاری سلێمانی لە مێژووی شاری سلێمانی 52هەمین سەرۆکی شارەوانی بەخۆیەوە بینیوە. بۆیە لێرەوانێ دەستخۆشی لە سەرۆکی شارەوانی و هەموو ئەو کەسایەتیانە ئەکەین کە خزمەت بە شاری سلێمانی ئەکەن. لێرەوە جارێککە دەستخۆشیان لێکەین و هەر لە ڕێی خاتو لەیلا شەوانێ مژدە بە و ئازیزاناکەین کە ئەمڕۆ لێرەدا چ لە ڕێی کارە دەستیەکانەوە بێت چ لە ڕێی ئامادەکردنی خواردنەوە بێت کە لێرە کۆشیان داناوە. تێچووی کۆشک و هەموو مێزەکان لە ئەستۆی شارەوانیە ئەوە مژدەیەکە لە سەرۆکایەتی شارەوانیەوە. نەورۆز سەرانسەر بەهار دێنێ تەوژمی سەرما و شەختە ئەشکێنێ نەورۆز نێرگزی دەستە بە دەستە هەڵپەرچێ و شایی و بەستە و هەڵبەستە. بەڕێزان پۆستە و ئیدارە ئالانی زەڕب هەڵوێستی باڵەبان پێشکەشمانیەکەن دوو دانە هەرە ئامێری فۆلکلۆری کوردی جوانترین مایشمان پێشکەشەکەن با فەرموون. مەولەوی
لە ڕۆژهەڵاتی ئەم وڵاتەوە ئەڵێ نیشانەی نەورز وادەی وهارن یانە ئەشعەی ئامای نامەی نیگارن هەژاری مەزن ئەڵێ مزگێنی دا سروەی بای بەهاری وا هاتەوە نەورۆزی کوردەواری زۆر سپاس بۆ پۆستە و ئیدارە دەستخۆشیان لێکەین ئێستاش داوا لە گروپی موزیکی مەستورە دەکەین با فەرمون بۆ سەر ستەیج لەگەڵ هونەرمەندی دەنگخۆش محەممەد کەریم دەستخۆشیان لێکەین بە زەبری مشتێ تیشکی خۆرشکە پشتی ڕەن و ئەمڕۆ شنەی بادای دڕی کفنی سری داران بەفو ئەمڕۆ چلورە و بەستەڵەکی پاک بەجارێ تەفروت و رابوون ئەمڕۆ عترێ دەڕژێ لە ئاسمان و نەما باوی کلوی بەفرێ ئەمڕۆ بڵێ بەڕێزان دووبارە داوا لەو ئازیزاناکەین ئەگەر کەمێ بچنە دواوانێ بۆی بەردەمی ستێجکە هەنێ لەو چالاکیانە لە بەردەمی ستێجەکەیە ئەکرێ داواتان لێکەین کەمێ بچنە دواوە
چەخاندمت گرتمت باستمت کشتمت سوتم دمت گرتمت باستمت کشتمت سوتم دمت ای بەتیلەی چاوەکانت لە ژێر خاک چەخاندمت ای بەتیلەی چاوەکانت لە ژێر خاک چەخاندمت بەڕێزان خۆشەویستان نمایشی سەرگوشتەی بابە نەورۆزمان هەیە لەگەڵ کردنەوەی ئاگرەکە نمایشی بابە نەورۆز دەست پێکات هاوڕێیان پەلەمەکەن ئەو هاوڕێیانە ئەو هەڤاڵانە ڕاگرن با نمایشەکە ببینن لەگەڵ نمایشەکە بچنە خوارەوە بەڕێزان ئێمە 21 مەشخەڵمان هەیە 21 مەشخەڵمان هەیە نوێنەری پێکهاتە ئاینیەکان و کەسایەتیەکان و بەڕێستان بە مەشخەڵەکانەوە چن بۆ لای ئاگرەکە داوا لە بەڕێز ئاسراوان قادرۆکەکەین بە نمایشی سەرگوشتەی بابە نەورۆز با فەرمێم ژیان 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 بەرەوە سۆی پاک و جوان ژیان بەرەوە سۆی پاک و جوان بژی کار بژی داهێنان بژی ژیان 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 بەرەوە سۆی پاک و جوان ژیان مێژووەیە کە ڕووی داوە نەکەوە بێکەی مامانەوێت مناڵان وەرێن وەرێن نوقڵ و نەباتم بۆیە ناون دیاری جوانم بۆیە ناون فەرمون وەرن ئەمڕۆ ڕۆژی نەورۆزە جەژنی نەورۆز مێژوویەکی دێرینی هەیە یەکسەر بچنەوە شوێنی خۆتان پاس بڕۆنەوە لە شوێنی خۆتان دانیشن ژیان ژیان بڕۆ گوێبگرن بڕ ئەمە بۆ دەگزە تەوا باوکم بەرەوە سۆی پاک و ژیان بڕۆن دانیشن سەرگوزوشتەی باوە نەورۆزتان بۆ باز دەکەم من باوە نەورۆزم مێژووی وڵاتی کوردان لە سەرگوزوشتەی نەورۆزەوە دەستی پێکردووە مێژوو شایەتە کە لە چیاکانی زاگرۆس و تۆرۆسەوە بۆ یەکەمین جار مرۆڤەکان لە چیاکانەوە دابەزین بەرەو باشووری عێراق شارستانیەتی سۆمەریان دروست کرد ئەوانە باو بە پیری ئەمەن باشترین بەڵگا بۆ سەلماندنی جەژنی نەورۆز کاوەیە سنگەرە کە لە دەوڵەتی پێشدادیەکاندا یەکەمین ڕاپەڕینی ئەنجامدا یەکەمین کەس لەسەر گۆی زەوی کاگری نەورۆزی کردەوە جەمشیدی باو باپیری ئێوەیە خەڵکینە زۆر ناڕەحەت دەبم کە دەڵێن نەورۆز ئەفسانەیە ئەوە هیرۆدۆت و ئەخمینیەکان و فیردۆسیەکە مێژویان شێوانوە
ئەبێ ئێمە مێژووی ڕاستەقینەی خۆمان زیندوو بکەینەوە. یەکەمین جار ئیبراهیم حەزرەتی ئیبراهیم بتەکانی لە ڕۆژی نەورۆزە شکاند. ئەشوو زەردەش بە دەستی خۆی ئاگری نەورۆزی کردەوە. دیاکۆ بۆ یەکەمین جار دەوڵەتی مێدیای لە ڕۆژی نەورۆزە دامەزران. دەوڵەتی ساسانی بامان شێواردەشیری بابەکان شاری بەغدای دروست کرد. پێغەمبەری ئیسلامیش لامان ڕۆژە بتەکانی کابەی سووتە شکان. ئەمەیە مێژووی نەورۆز. ئێمەی کورد ئاگرپەرست نین، ئێمە خودای تاک و تەنیا دەپەرستین. ژیان بەرەو ژیان، بەرەو ئاسۆی پاک و جوان. من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە دەبینێم پێکاتەکان لە کوردستاندا هەموو چینەکان فەرمووە ڕێرە هەموو چینەکان ئەمڕۆ لە کوردستاندا دەست لە ناو دەست هەموو بەیەکەوە کەلتور و فەرهەنگ و مێژووی دێرینی کوردان دەکەینەوە. ئەمڕۆ ڕۆژی یاکدیە، پێکەوە ژیانی ئاینەکان، پێکەوە ژیانی نەتەوەیەکان هەموو چینەکانی کۆمەڵگای کوردستان شانازی بەوە دەکەین. ئێمە پیشانی هەموو دنیای دەدەین کە پێکەوە ژیان هەیە. دەسەڵبڕینی ئاشتی و ئارامیمان بۆ پێکەوە ژیانە. بژی نەورۆز، بژی ئاشتی، بژی پێکەوە ژیان. ئێمە خوازیارین لەو مرۆڤانە بین کە ژیان بەرەو چاکی و باشتر دەڕوات. کۆتری ئاشتی هەڵدەدەین، پاشان ئاگری نەورۆز دەکەینەوە لەگەڵ کۆمەڵە نوێنەرانی تردا. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. کوردا بخۆشی و بەهاتەوایە
بخوشي بەڕێزان ئاگرەکە دەکرێتەوە لەلایەن نوێنەری پێکهاتەکان و کەسایەتیەکانی شاری سلێمانی ڕوووەربژێڕن بەرەو مەشخەڵەکە تەماشاکەن 12 سوارەی مەریوان نمایشەکە و ئەوە گڵکۆی ئاگرگەیشتە مەشخەڵەکە لە شاری سلێمانی. نوێنەری پێکهاتە ئاینەکان و کەسایەتیەکانی شاری سلێمانی ئیستە لە نزیک مەشخەڵەکەن. كوردا بخوشي وبهالدوايا هاتنی سەری ساڵی نوێی نەورۆزی کوردەواری، گەیشتنی کانی و گوڵ و شکۆفە و وەرزی سروشت و جوانی، دەستپێکی ساڵی نەورۆز و کوردەواری لە هەموو لایەک پیرۆز بێت. بەو هیوای ساڵی نوێ، ساڵێکی پڕ بێ لە جوانی، لە ئاشتی، لە تەبایی، لە یەکڕزی گەلی کورد، ئاوێتەی کامەرانی بێ، خۆشی و سەلامەتی سەرکەوتن بۆ هەمووتان بێ. بەڕێزان لە ئێستادا گروپی موزیکی بازیان بە سەرپەرشتی سەنتەرە ڕۆشنبیرەکان بەڕێز کاک حامید ژەنیار لەگەڵیانە دەستخۆشیان لێکەین. ئەمڕۆ دوو گۆرانیمان پێشکەشەکەن لەلایەن هەردوو گۆرانی بێژ نێرگسخان محمود ڕەشید. داوا لە نێرگسخانەکەین با گۆرانیەکی خۆشمان پێشکەش کات بە چەپڵەیەوە. فەرموون. جەژنی نەورۆزی کوردان لە هەموو لایەکتان پیرۆز بێ. هیوادارم جەژنی نەورۆزی ئەم ساڵ ببێتە مای خۆش بخێر و خۆشی بۆ هەموو لایەک. من نێرگزم، هیوادارم وەکو نێرگزی کوردان بۆن خۆش بم. ئەوەی کە پێشکەشتان دەکەم ئینشاءڵڵا بە دڵی هەموو لایەکتان بێت. بهر لجن أخاي قلنا مرادا
خۆشی گشتی پیرۆزی ئای گەردە نازادار تانەکەی زیان لە زیر ڕای زنجیر دڵت نەلەرزێ پەیوەند بۆ لە شای نەوەک بۆ گیان
شاری کەرکووک شاری کەرکووک هەموو حرمەتی هەبووتان جەژنی نەورۆزتان پیرۆز بێ هیوادارم ئەمڕۆ بتوانین شتێکی باش پێکەوە بکەین بەڵام هەندێ ماوەکەمان کەمە بەڵام ئینشاڵڵا ئەتوانین شتێکتان پێ بگەین لەشتان ساڵ بێت هەموو بە چەپڵەوە ها دەی کوردە حیاتەکە دەی قوربان دەی ئەمە کەرکووکیە ها
بابا من ببرم ايوه نبرد ونبري چاو تامات قصور معاون زۆر سپاس بۆ کۆمەڵەی ڕووناکبیری و کۆمەڵایەتی یاسان سپاس بۆ ئەم هونەرمەندە خۆشەویستانە لە شاری کەرکووکەوە تەشریفیان هێنابوو سپاسیانەکەین. ئێستاش لە ڕۆژئاوای ئازیزەوە گروپێکی هەڵپەرچەی زۆر نمونەی لێرەن سپاسیانەکەین دەستخۆشییان لێەکەین ماندوو نەبن تابلۆیەکمان پێشکەشەکەن هەڵبەت بە چەپڵەی ئێوە چەپڵە هەڵەگرێ نمایشەکەیان سپاسیانەکەین بەخێراتن با فەرموون. للسرزوزانة بیست و یک آداره الچیا و للسرزوزانة
بەڕێزان هەڵبەت کاک شیروان ئەمڕۆ میوانی ئێمەیە گۆرانیمان پێشکەشەکە داوای لێکەین با فەرمێ بۆ سەر ستەیج. خۆشەویستان دوا بە دوای یەکەم تراکی گۆرانی کاکە شیروان لە ڕۆژهەڵاتی ئەم شارەوە گروپی هەڵپەرکەی کوردستان لێرەیە لەگەڵ نەغمە و گۆرانەکانی کاکە شیروان گروپی هەڵپەرکەی کوردستانی ژێنە سەر ستەیج. کاکە شیروان و گروپی هەڵپەرکەی کوردستان ئاهەنگەکەمان بۆ ڕازاوەترەکەن با فەرمون. کۆرشی عەزیزیش لێرێ دوای کاک شیروان جەماعەت نەڕۆن لەگەڵ گروپی هەڵپەرکەی نیشتیمان گروپە هەڵپەرکەی جوانەکەی نیشتیمان. سڵاو و ڕێز و خۆش شیروان عەبدوڵڵا بۆ هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم نەورۆز لەگەڵیەوە بەڕێیەکەم بە هیوای نەورۆزێکی خۆش و ڕەمەزانێکی موبارەک پڕ لە نور بۆ هەموو لایەکمان. هەر خۆش بن. عەجەب خۆشەویستانم پڕ بەدڵە ناخی دڵەوە پیرۆزبای لێوەی ئازیز و خۆشەویستەکەم هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو لە هەر شوێنێکەواتون ئاسە شۆخەنسیەکەی کۆتری وانا الوصام صاليش بهارا وانا الوصام صاليش بهارا ججنا ججنا ججني عشقو دلارا همو بيكوا قشتكين همو بيكوا قشتكين وقوي جو ماما يارا همو بيكوا قشتكين وقوي جو ماما يارا جزنا خرنا وزا جزنا جزني دوهم وصلان لبندري برزي ولهتا وصلان لبندري برزي ولهتا رنجي قلا لو قزيزا شفق شوق داتا بيكو بيكو امروجي صالي تازه يا نوروزاتا جيشتي كوني كوردا بخوشي وبهاتا جيشتي كوني كوردا بخوشي وبهاتا داي تبلا بيكو تبلا تبلا داي داي عفوا ألف نوت بيناي بو سيدي وطنشي ونوقرين بيناي بو سيدي وطنشي ونوقرين نامري ثواني وبلدولي ملة زين أمروزي صالي تازة يا نوروزاتا جيشتي كوني كوردا بخوشي وبهاتا جيشتي كوني كوردا بخوشي وبهاتا هاي هاي أمروزي صالي تازة يا نوروزاتا جيشتي
زینتی کودی کودا بخوشی و بهاتوا آمروزی سالی کازای نوروزاتوا زینتی کودی کودا بخوشی و بهاتوا والله تزور پیروز قدری بگیرم خاک و خول یا مولا تزور پیروز قدری بگیرم بلام خلقانیم بیابون خریک همو مانکن به دشمنی خاک و خول یا مولا تزور پیروز قدری بگیرم جلمه یالن یره بجی یره بمنم من نزانم چون ملتانیه علم شاره دور کونوا شون اتوانم بیا بوی زول مامایاره و سرچینارو سوالک روش کنوا خطو ای خانه میری گل خانه میری دوست خانه میری ای خانه میری دوست خانه میری دوست خانه میری تازه وقت کی بردی هاتیا دلوجیری هاتیا دلوجیری مبکا کی تو دای دای بمن نادی دای بمن نادی ای بابا نادیریا یا دیدیا کوس
أشام سكا دنيا وصار لالا هرتم جركا دنيا وصار بابا هرتم جركا آفرین جلانی تو نما هرا يا هرا 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 يا هرا 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 يا لبردر ككي من دنجمنا يا لبردر ككي من دنجمنا داي ووصار يا دا أجمع سكا دنيا وشار داي داي لا تنجركا دنيا وشار بابا تنجركا آفرین سودا دارو هیلا کومانو مردو اخوا سودا دارو هیلا کومانو مردو کس که مولوی پیغمبر بداکم بلای قصو کس که مولوی پیغمبر بداکم بلای قصو کم چاو چاو داگریه کلم دزم ناگریه کم چاو چاو داگریه کلم دزم ناگریه فهمت چم نوجوا وقتا یکم نگرد وهيلا مريا وبصني دارم مرض الله يدار بيها سرير عرشي عزيم قلا كيلا عرزيا انا برخدي تونا بيه كارم ضمنا وجيا انا برخدي تونا بيه كارم ضمنا وجيا هاي هاي مەریوان عەبدوڵڵا برای کاکە شیروان عەبدوڵڵا لێرەیە یەک گۆرانیمان پێشکەشەکە کاک مەریوان فەرموو کاک مەریوان فەرموو
ئەوەتە دارو بيرة دار باوانم دار قلايبو وچي دارو بيرة ودار دار قلايبو وچي وقشقر ميني بباوانم مال ملايبو جيو مجمن ميني بباوانم مال ملايبو وچي برخ الله مارو بشخ الله ريادا برخ الله مارو بشخ الله ريادا غمي دار باسر تو هولي كيدا بزدس بوامي ياد وميني ليدا رحيم هاي سيدي شوام قوي شراي ضلاكم سيدي شوام قوي شراي ضلاكم هم بقرباني انتو خلاكم شيوان بوجواني ورخصار دار هاي برق الله مارو بشق الله ريادا برق الله مارو بشق الله ريادا غمي دار باصر تو هولي كيدا بدس بوهمي علي ظلميني ليدا زۆر سپاس بۆ هەڵپەرکێی کوردستان تیپی هەڵپەرکێی کوردستان دەستخۆشیان لێکەین لەگەڵمان ئەمێننەوە گروپی دووەمیان 18 کەسن لێرە هەڵەپەڕن ئێستاش کۆرشی عەزیزی بەخوا مناون بوو کۆرشی عەزیزی لێرەیە دڵنیام کۆرشی عەزیزی داوای هەڵپەرکێتان لێکا با فەرمی بۆ سەر ستەیج فەرموو
بە چەپڵەی بەڕێستان یەکێکە لە هونەرمەندانەی هەموو ساڵێ ئەڵێ بەشدارم بێ بەرامبەر یاخوا بەخێر هەموو لایەکتان سەر و سەرچاو نەورۆز هەموو لایەکتان پیرۆز بێ یاخوا هەمیشە لە جەژن و خۆشییا بن ناخۆشیەکان بڕوات و نێتەوە بە چەپڵەیە گۆڕێ مۆلای گۆرانی هەڵپەرکەکان لە خزمەتتان ئەی ماشەڵڵا گروپی هەڵپەرکێی نیشتیمان گروپی هەڵپەرکێی نیشتیمان هەرە گروپە هەڵپەرکێ جوانەکە با بفەرمونون لەگەڵ گۆرانیە جوانەکانی کاکە کۆرش گروپی هەڵپەرکێی نیشتیمان با بێنە سەر ستەیج وانسراوە دیار نین بەخێر هاتن ماشەڵڵا بەشەڕێ بۆ گروپی جوانەکەی نیشتمان ويا قرية ميلة وقونية يمانو ويا قرية ميلة بركة
حرمتي نكزواني من بريواني دوس بريواني تدرانو وكان سنن مباني او صاب مجرر بقول الماني بقول الماني
الرو داركاني الرزيوة بجوية شرمية راكي للسلسل زي خزيوة مقمكة 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 من جورينا دوري موبيلا ويانا شاور رجال دور قرن أني أشي وسافر ساكك أبوها أقرب جنتاك أبوها أقرب يلا أو بالا ما دايما شلا الصليدة هاي 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 ما شاء الله بجيبوها الفرقة جوانك لا يلا وخلق جوانك سليماني نوروز دهمون يا فيروز بيري ما شاء الله يلا 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 ويا ضلي يوم الكجوانا كل سيلي انا الجر كل واسع ماما تبوكم حشادا ورا بصاحب ياك تاكو ماكو قيمه ورا بصاحب ياك تاكو ماكو قيمه او جاوا جاوا غنيا اطلع مطرنا غنيا او جاوا جاوا غنيا اطلع مطرنا غنيا اطلع مطرنا باش يا كلامنا غنيا اطلع مطرنا باش يا كلامنا غنيا ما شاء الله بارك الله فرمانه هلا وسهلا والدوسي من تندري وهريان لا تشونه علينا جر من لقي انا وسط علي صونه اتوزن شرطي من قلبك يا جونه سيد فوقي موحيدر يومك محظمه كامي حوضي كوثر كوشي عثمان الرؤيا جدك وبيغمر مجروب علي لوناوي وخوي جوان الرشاش مر اشيابي كبداري فيه اتاك يروجي محشي اما واما وامين وي امين مدلق امينه اما واما وامين امين مدلق امينه ارجي مرجي قوناكي نيوي تعيا دودينا ارجي مرجي قوناكي نيوي تعيا دودينا يلا اوش ان شاء الله بالجد يا رجال ما شاء الله
وشكاي ندوى وشقاو روان وسليماني ودما تقاو روان وسليماني ودما تقاو خمار ولا غيري آسيا ولا غيري خمار ولا غيري آسيا ولا غيري أروان تجمع قوي يدوى نسغيري أدوى نسغيري سليماني وشار كركوك لقل شار هولير باي تفتكي كردستان اوادج مكر ماشان شاري قوري كردستان كروان شاري همدان وكرماشان شاري إيلام لقل كاميران وشار سنا تبلي آواتي أنا سنا لقل حسينا ديوان درو رشياوة دربتو لقل بازياوة شيشي خوار ودامناوة سقط لقل صالحاوة وكان لقل أميراوة أقمالك يقما جودا زيقو قد لقيل يونس تعرف ما شكيما خوشلانو ناودر وال بريد الرشو يشكمل خوشلانو ناودر وال بريد الرشو يشكمل هنيا يشكرمل تخوى عويش اليمن تخوى شرم بيبك هاي اليمن وشن هاي اليمن هاي ما شاء الله بچپلی خایم و خودان یا خو همیشه نوروز آمون الله شای خوشی آمون نوروز آمون یکتان پیروز به گروه یالپرگین اجتماعی دوباره بخیمن سرچاو دلین امانشون نوروزی همون یکتان پیروز به بخیمن سرچاو كاغا لمنا الله نبت فرمك يا عمر خۆشەویستەکەی یاخوا بەخێر سەر و سەرچاومان هەر لە جەژناوێت گروپی هەڵپەرکەی نیشتیمان بابێنە سەرەوە لە خزمەتیانە گروپی هەڵپەرکەی نیشتیمان بابێنە سەرەوە لە خزمەتیانە داکەن
گروپی هەڵپەرکێی کوردستان ئەو کوڕە خۆزانەی شارە زوور بابێن بۆ سەر ستەیج گروپی هەڵپەرکێی کوردستان
دەستەکە من دڵم کردبوو باوانە خۆ بەهێدان بوو جابوو باگردان شێوان دل لە خۆت برە بڕۆ وەک ڕێژە لای منێ مەبارێ تازە بۆ دڵم بووی بازارێ هەی هەی کرا دڵم هەی هەی کرا دڵم بەنام ژامڕۆ هەی هەی کرا دڵم بەنام ژامڕۆ هەییا لە گۆرە گەرمای نیوەڕۆ جارێ سەرجارم سەسڵاوێ لایە بۆ هەڵفەکێ بۆ هەڵپەرکێکەی تۆ ئەحماڵم تازە ئەم شەو لێرە مێنۆ ئەوە تا بژین بژین دردي من درمانك أزما كتانا يميري قابل مكرم ميري وقبل بشيري هاي وي كتانا مجي بەڕێزان زۆر سپاس بۆ کاک عومەر
أي بدوات ويرم وتيجي يورما وتيجي يورما أي بالا كمبرتا باوانم أي مقمي والنمد أي بالا كمبرتا باوانم وقمي والنمد أي تدقلي بيوا وهر يقلا رمد أي تدقلي بيوا وهر يقلا رمد يا يقدل 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 ويك بيمان ويقدل يقدل 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 ويك بيمان وبدوا تاويلم باوانم تجي مريوان وتجي مريوان تيجي مريم تيجي يا ورمان زۆر سپاس بۆ هونەرمەندی زێدە ئازیز کاک ئەحمەد دەرێش هەمیشە لە زاکیرە و خەیاڵی هەمومان ئامێنێتەوە بە شایستەی بەرەم باڵا بەرز و لە نیگای جوانی پرشنگی شارە زوورەوە دێنە ئێرە با بفەرمونون تابلۆی گەڕیانی 12 سوارەی مەریوانمان پێشکەشەکەن فەرموو باڵا بەرز
او بالا نرمى وبانا مشاصرين امين وي امين مالا منكا اما او سكيمان امين يدو سوبيرا اما او سكيمان امين كان دو سوبيرا اما گروپی هەڵپەرگەی سلێمانی با بێنە سەر ستەیج گروپی هەڵپەرگەی سلێمانی بەر لەوەی بارانەکە لێمان بە
Thank you.